بەڕێزان، هێنانەوەی زانیاری کاتێک کە تۆ زانیاریەکە نێری بۆ ناو مێشکت، دوایی ئەڵی من بۆ لەبیرم چوویەوە، بۆ فڵان کەس وەکو من لەبەری کرد ئەو لەبیری نەچوەتەوە. جا لێرە هۆکارە ئەسڵیەکە ئەمێ، کاتێک کە تۆ زانیاریەک ئەنێری بۆ ناو مێشکت، ئایا تۆ دوای ئەوەی کە سەعیەکە تەواو بوو یان دوای ئەوەی ئەو شتت لەبەر کرد چەندێک ئەگەڕیتەوە بۆ زانیاریە لە ناو مێشکە؟ بۆ نمونە تۆ پێناسەیەک لەبەر کردووە، یەکێک لە گەورەترین کارەساتەکان ئەوەیە لەبەری ئەکەیت و وازی لێ ئەهێنیت. ئەکرێ تۆ یادگە و عیبی نەبێت، ئەکرێ مێشکی تۆ هیچ عیبێکی نەبێت، بەڵام دواییش لەبیری نەمێنێت. نەفەرێکی تر ئەکرێت تۆ لەو زۆر بە تواناتریش بی کەچی ئەویش وەکو تۆ لەبەری کردووە، بەڵام ئەو هەفتەیەکی کەش لە بیرێتی. ئەکرێ هۆکار چی بێت؟ هۆکار بەڕێزان شتێکی نەفسیە. هۆکارەکە ئەوەیە تۆ ئەم پێناسەیەت لەبەر کرد، ئایا پەیامێکت نات بۆ مێشکت کە ئەو زانیاریە گرنگە؟ لەوە چێ بڵێ چۆن پەیامەکە بنێرم؟ دوای 10 دقە چارەکێک لە لەبەرکردنی پێناسەیەک یا شیعرێک، یەک جار بچۆرەوە بۆ ناو مێشکی خۆت، بیرێکی لێ بکەرەوە بڵێ زانیاریەکە ئەوە بوو تەواو. یعنی من دەستم کرد بە خوێندنەوەی کتێبێک، دوای ئەوەی کە یەک دوو ڕۆژ گوێلم لە کتێبەکە ئەگەر و داونلۆدیشم کردبوو، ئەچوم شتەکانیم ئەخوێندەوە. دوایی ئەلموهیم من بەلامە گرنگ بوو کە ئەم زانایە ناوی چی، کەی ژیاوە، کەی مردووە. ئەو ڕۆژە قەدەری خوا بیرم لێ کردەوە، دوای ئەوەی کە دابڕامم لە کتێبەکە. مەسەن تۆ جۆ تۆ لە کتێبە سێری نووسینەکەت کردووە بەرگەکەی بۆ نمونە، دوای تۆ زێگەچی دەستنوێ ژێگەگری، دوای تۆ زێگەچی ئاوێگە خۆیتەوە. ئایا تۆ لە ناو مێشتا گرنگی بەچی؟ هەر شتێ زۆر گرنگ بێ لای تۆ، ئەو شتە زوو بیری خۆت یەخەیتەوە ئیشی لەسەرەکی. ئەگەر عیلم بەلاتەوە گرنگ بێ، زوو بابەتە عیلمیەکان بیری خۆتە خەیتەوە. بۆیە ئەو ڕۆژە من جارێکی تر ناوی نووسەرەکەم وتەوە، فڵان کەسی کوڕی فڵان کەس ساڵی ئەوەنە لەدایک بووە، ساڵی ئەوەنە مردووە. باشە، بۆ نمونە ئەبی حاتم محەممەد بن حبان التەمیمی ئەلبوستی 270 هیجری لەدایک بووە، 354 وەفاتی کردووە. خاوەنی چەند کتێبێکە، ناوی هەندێک لە کتێبەکانی. دوای سەعاتێ 2 سەعات کاتێککە دانیشتبووم ئیسراحەت کەم، دیسان هاتەوە خەیاڵم کەی لەدایک بوو، کەی مردبوو. ئەمە بەم شێوازە تۆ زانیاریەکان لە مێشتا چەسکن. بۆیە ئەگەر ئەتەوێ مێشکت بیری بمێنێ، ئەبێ بە مێشکت بڵێ ئەم شتە گرنگە. مێشکت بەچی ئەبزانێ ئەو شتە گرنگە؟ تۆ شتێک لەبەرەکەی تو وازی لێهێنی، بەچی ئەبزانێ گرنگە؟ تۆ ئەچی بەناو ئەو بازاڕە دنیای خەڵکە بینی، کاتێککە بیری خۆتیان ناخەیتەوە بە مێشکت دەڵی کە ئەم شتانە گرنگ نین. بۆیە مێشکت دوایی بیری نەماوە کە دوێنێ چووی چەند نەفەرە بینیوە. بۆ نمونە تۆ ئەی بەلای نەفرێکە، دوای 2 ڕۆژی تر من یەکێک لەو نەفەرانەی کرد لە بازاڕە یاڵکە بەلایە پێتی بناسیێنم، لەکوێ لە بیری ماوە کە 2 ڕۆژ لەمەوە پێش لە دارەستاوە یاوتە بەلایە. بۆ نمونە نابێشتیوە، چکە تۆ بە مێشکت نەوتوە ئەم نەفەرە گرنگە. بەڵام ئەگەر پێشوەخت بڵێم لەم جادەوە ئەچیتە خوارەوە، نەفەرێکە بینی جلێکی وای لەبەرایە، یا عەربانەیەکی وای پێ، یا لە بەردەم دوکانی فڵانە ئاوا وەستاوە، سەرنجێکی بە هەر ئەچی یەک لەحزە سەرنجی، بەڵام لەوە چێ دوای 2 ڕۆژ بە من بڵێ ئەرێ ئەو نەفەرە چی بۆ ئەو ڕۆژە وتێ سەرنجی بە، لەبیر تەمێنێ. یەکێک لە شتەکان ئەوەیە پێش زانیاریەکە ئامادەبی سەرنجی بێی بەلا تۆ گرنگ بێت، دوای زانیاریەکەش ئامادەبی لە کاتی کابیری خۆتی بخەیتەوە. هیوا هەیە لە من یادگەم زۆر خراپە، ئەوە دنیای سەعی بۆ نمونە ئەحیام کردوی چم بیر نەماوە. باشە، تۆ سەعاتێ لەمە پێش سەعید کردووە، بۆ نمونە جۆرەکانی ماسوولکەت سەعی کردووە، ناتوانانی بیرە بکەیتەوە ماسوولکەکانی ئەو ماسوولکەی وەکو دوو وای پێڵێن، ئەو ماسوولکی مەسەڵەن لێرای ئاوای، ناتوانانی بیرێک لەمە بکەیتەوە؟ ئەتوانی. اینجا ئایا ئەگەر ئەمە بکەی چی ڕوایە؟ ئەگەر ئەمە بکەی باری دەرونیت باشە دێت،
چونکە تۆ ئەگەر ئەمە نەکەی مێشکی تۆ سەرنج ڕای کێشێ بۆ کۆمەڵێک شتی لەوە چێ خراپ. ئێستا گەنجەکانمان یعنی مێشکیان وێرانە، خەیاڵیان ئەسڵەن ئاگیان لە خۆیان نییە، فێربوونیان دابەزیوە، دایمە خەریکی تەماشای شتێ خراپن، دایمە خەیاڵەکانیان ئەگەڕێنەوە بۆ ڕابردوو، هی وهەیە کە ئابلیە و هیچ شتێکی خراپ لە ژیانیان ڕووینەوە، کەچی کە ئابلیاوە دایمە خەمەوە کە دایمە دڵی تەنگە بۆ وڵا 4 ساڵ لەمە بێ شتێ ڕوویاوە زوو گەڕێتەوە بۆ شتە ناخۆشە. تۆ بە مێشکی و تۆ ئەمە گرنگە بۆیە تووشی کاوە بۆیە تووشی خەفەت بووی. یا بۆ نمونە شتێکی خراپت بینیەوە زوو بیری خۆت یەخیتەوە، بۆیە دوایی ئەبێ بە عادەتت، بۆیە دوایی تۆ ئینسانێکی لا ڕێکە لای. بەڵام ئەگەر مێشکت مەشغوڵی فێربوونەکانی خۆت بکەیتەوە جارێکی تر مێشکت ئیسراحەت دەکاتەوە، زانیاریەکان جوانتر ئەچەسپێن، کەسایەتیت بەهێزتر ئەبێ، مێشک و لایەنی تەندروستی دەرونی و دەروندروستیت باشترە بێ. کەواتە کاتێک چیتە زانیارێکە بڕیار بە سەرنج بی هەستەکانتی تیا بەکاربێنی کاتێک لە زانیارێکە دا ئەبڕی دوای دەقە چارێکی بیرێ بکەرەوە. ئەرێ من تۆزێ لەمە بێش کتێبێکم گر بە دەستمەوە نووسەرەکەی ناوی چی بوو؟ ئەرێ من ئێستاکە خوێنمەوە بۆ نمونە ئیبن حیبان ئەفەرمێ عەقڵ دوو جۆرە، العقل نوعان المطبوع والمسموع. باشە مسموع ومطبوع. باشە ئەگەر من دوای ئەوە بیرێکم لێ نەکردبێتەوە چۆن ئەم دوو کەلیمە لە بیرەمێنێ؟ باشە چۆن ئەم دوو کەلیمە لە بیرەمێنێ؟ خۆ ئەمە تۆ ئەم هەموو شتاکەیتە ناو مێشکت دوجار بیر لە چیەکەیتەوە مێشکت گرنگی بۆ شتایە. اینجا بەڕێزان بابەتێکی تر هەر خودی ئەوەی ڕۆژانە هەوڵ بی شتێ بخوێنیتەوە یا گوێ بگری لە کەسێک کە باسی مێشکەکە، کە باسی فێربوونەکە، کە باسی فێربوونی عیلمەکە، کە باسی بەهێزکردنی یادگە و سەرنج و تەرکیزەکە، ئەمە ڕێگە ڕاستەکێ. واتە واز مەهێن هەموو ڕۆژە بەلایەنی کەمەوە خۆ ئێمە لە ئاوات ئەکادمی لە یوتیوب بەلایەنی کەمەوە بەبێ بەرامبەر دەیان ڤیدیۆمان هەیەیانە سەعاتێکە هەیەیانە 2 سەعاتە وێبینارە لەسەر مێشک و تەرکیز و یادگە و فێربوون و خوێندنەوە و هەموو ڕۆژێ هەوڵ بە متابعی ئەم بابەتە بکەم. من زمانێک کە دەستم پێکرد یادگەم زۆر خراپ، تێگەشتنم زۆر خراپ، فێربوونم زۆر خراپ بوو، یعنی نەمەزانی سەعیکەم. بەڵام ماوەیەکی زۆر بەس متابعەیەوە مەکرد، چۆن ئەخوێنینەوە، چۆن فێرە بین، ستایلەکانی فێربوو، چۆن یادگە باشە بێت، چۆن مێشک باشترە بێت، چۆن تەرکیز باشترە بێت. هەموو ڕۆژێک کە تۆ خەریکی ئەمابی لەو لاوە گرنگێکی زیاتریش بە عیلم و بە فێربوونەی، جار جارە تەکنیکێک فێرەبی، جار جارە ڕاهێنانێک فێرەبی، بە بەردەوام بوونت لەسەر ئەمە کاتێک گەزانی تۆ گۆڕانکاریکی گەورە لە مێشکی تۆ ڕوویاوە.